لەم تۆرەدا باس لە بەخشراوەکانی هەولێر دەکەین کە دکتۆرێک کتێبێکی تایبەت بە بەخشراوەکان نووسیوە و ئێمە لەم تۆرەدا گفتوگوی هەم کتێبەکە و هەم تۆخی بەخشراوەکانیش دەکەین لە ناوچەکەدا. دکتۆر محەممەد علی نووسەری ڕۆمانی ئیمپراتۆریەتی هەیاس میوانی ئێمەیە لە هەولێرەوە. دکتۆر سڵاوت لەبێ و بەیانیز باش. سۆر سپاس بۆی لە بەیانی باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداریم. بەخشراوەکانی ناوچەکە بوون بە هەوێنی ڕۆمانێکی جەنابەت. ئەمێ باسی ئەممان بۆ بکەی دکتۆر، باسی ڕۆمانەکەتمان بۆ بکەی بەگشتی. ئیمپراتۆریەتی هەیاس ئەم ناوە لە چیەوە هاتووە؟ بەیانی باش لە بەڕێستان و لە بینەرە خۆشەویستەکان و لە بیسەرە ئازیزەکانیشمان بەیانی باش و سوپاس بۆ کەناڵی ئێنارتی ئەزیز لە دڵە. بەڵێ ئیمپراتۆریەتی ڕۆمان ئەو ئیمپراتۆریەتی هەز ڕۆمانێکە لە 20 ڕۆژەکە کەتە بەردەستی و خوێنەران باز لە جناب بەخشراوەکان کرد. من لێرە لە ناو ڕۆمانەکە نازناوەش نوێن بۆیان داڕۆشتووە ناونێنەوەە لە جاتی وشەی شێت بەکاربینم وشەی بێنازەکانم بەکارهینەیە. بێنازەکانی هەولێر لێرەدا باس لە ژیان نامەی 22 بێنازی هەولێر دەکرێت کە ژیان نامەی ڕاستەقینەی خۆیانە لە بە شێوازێک لە شێوازان حکوبێکم بۆ هەڵبژاردێکە لێرەدا هەر کەسێک لەو بێنازانە بەخۆی بە زمانی خۆی ژیان نامەی خۆی بەسەر هاتی خۆی و حەزەکانی خۆی و یادگاریەکانی خۆ لەناو هەولێر لەگەر خەڵکی هەولێر دەجێڕیتەوە. لێرە ئەوان بێنازەکانن ئەوانەی بەرامبەریشیان کە ئێمە باولێن ژیرەکان و خەڵکەکەی شارەکەیە بێنازەکە نای مەلێ دەرێن ون بووەکان کە ئێمە ون بووینە لە دۆزینەوەی ژیان ون بووینە لە دۆزینەوەی خۆشی ون بووینە لە هەموو بوارەکانی کۆمەڵایەتی ئەوان بەیمە دەڵێن ون بووەکان ئێمەش بە ناوی بێنازەکان لێرە باسمان دەکرد. ئیمپراتۆریەتی هەیاز یەک لەو بێنازانەی هەولێرێ بوو دیارە لە ساڵی 1970 شەهید دەگرێتن لە بەغداد بە دەرزیەک دەکوژرێ. یەک لەو کەسانە بوو کە بە زمانی خۆمان پێدەنی چارشانە کابراایەکی بەهێز و کابراایەکی چارشانە و دەستکراوە و زۆر بەغیرەت بوو. لە هەولێر کەس نەبوو لی نەترسێت لە کاریزمایەکیە بوو. ئەوش بەرامبەر وەی دیسان بێنازەچکەمان هەبوون لە هەولێر ئەویش لە بەداخەوە ساڵی 89 مەزموعە جاشێک ئەو کات سەریان بڕی و تەسلیمی حکوومەتی عێراقیان کرد بەگوایەکەەوە پێشمەرگەی ئەو کات هەر پێشمەرگ سەری پێشمەرگەی کرد بدەوایە دایری ئەمنی 30,000 نێنادرێت بەرخۆکە یەک لەو کەسانە بوو کە سەری بڕاو بەداخەوە ئەوش سەری بڕاو بە ناوی پێشمەرگە تەقدیمی حکوومەتی کرا بەڵام دوای کەشو بوو ئەوان بە سزا خۆیان گەیشتن لە حکوومەتەوە. لێرە بەرخۆکە یەک سیفاتی هەبوو لە هەست جێک بدیت بە دادەنیژە سە کورسێکی ئەگەر 100% بدابە ناوی 100 بێنازی شێتی هەولێتی لۆ دەژمارد. یەکەم نادێگۆت ئەوە بەرخۆکە ئەوە جمعە ئەوە حەسەن ئەوە کسۆک ئەوە مەمەت ئەوە مامحەمە یەک لە ئاخیر ناو کە دەگەیشتە ئاخیر ناوەکان دەیگوت ئەوەش هەیاس مەلیکیمە سەرۆکمان ئەوەیە بەو ئەوەی کە مەملکەتێک دادەنرێت ئیمپراتۆریەتێک دادەنرێت لە ناو شاری هەولێر بێنازەکان شێتەکان لەمە بێزار دەبن ژیانێکی لە خۆیان هەڵدەبژێرن. هەموو ڕۆمانەکە لە ناو ئەو ڕۆژەیە کە بڕیار دەدرێت ئیمپراتۆریەتی خۆیان دانێن و سەرکردەیەکی لە خۆیان هەڵبژێرن کە سەرکردەکەشیان دەکەنە هەیاس لەوێن دەردەست پێ دەکەن کاروباری وڵاتەکان ئیمپراتۆریەتەکەیان لە نێوان خۆیان دابەش بکەن و لەناو خۆشیان سوڵتەکان و با بڵێن دەسەڵاتەکان لە سرێک تەوزیعەکەن. ئەوەیە ناوی ئیمپراتۆریەتی هاشۆزەر ئیمپراتۆریەتی هەیاس لەوێن دەرە ئەوەکان دەست پێ دەکات. باسی ژیان نامەی هەر 22 بەڵێ 22 بەخشراو دەمەوێت بزانم ناسراوترین ئەو بەخشراوانی کە لەم کتێبەتا باس لە ژیان نامەکەیان کراوە کێن؟ هەیاز بوو ناسراوەکەیان هەیەز بوو هەیە زەبەر ناسرا بوو خەڵک لێ ترسا دەستی ڕاوەدەوەشان. بەڵام بێ لەوەشدا ئەگە بیناسی بە قسە لەگە دەکەێتی لەگەرت دادەنیشت. هەر یەکێک لەوانە هەر یەک لەو بێنازانە لەلایەک لە لایەکان لە شێوازێکە شێوازەکان یان لە بوارێک لە بوارەکانی ژیان
خۆشەویست بوو میانی بێگومان هە نەفەرمان هەبووە دەروێژ بووە بەڵام بێناز بووە نەفەرمان هەبووە کە خۆی کەشخە دەکرد خۆی جوان دەکرد گۆرانی دەگوت بەڵام بێناز بووە نەفەرمان هەبووە وەچی ئێستا باسی هەیەسمان کرد کابراایکی دەستکراوە بوو لە هێز بێناز بوو بەرخۆکەمان هەبوو لە فەقیری و لە لاوەچی و لە ژماردننی و تەزبیحا بوو هەرێکێک لەوانە لە بوارێک لە بوارەکانی ژیانیان لە چینێک لە چینەکان کە لە ناو خەڵک هەبوو خۆشەویست بوو بەوەی ئەوەی هەبوو بەوەی دەنازرا بەوەی دەناسرا و دەنازرایانی لە هەردووشی بەوەی کە هەیبوو تێدا مام حەمەمان هەبوو پێیان دەگوت وەلی هەورێرێ خەڵکێک دەچووە لای هەشێت بوو زۆریش ئەنی ڕێک و پێک نەبوو لە شکل و لە جلک و هەندێک خاوێنیش نەبوو بەڵام ئافرەتی زۆر لە هەولێرە دەچونەکەیان یان گۆ دوعامان لە بۆ بکەوتە یەکە لە شێوازەکانی دوعاکانی زۆر لەوەکان لە خەڵکانی هەولێر ئێستاژنن دوعاکانی لە 100 جێبەجێ بووە کەوات هەرێک لەوانە بێ لەوەی کە بێناز بووە بێنازەکەی چییە بێ لە چ بێناز بوونا ئەملۆ ناوم لێنانە بێناز بوونە لە خواردنەچی خاوێن بێناز بوونە لە جلەکی خاوێن بێناز بوونە لە باوشی داک بێناز بوونە لە باوشی برا بێناز بوونە لە باوشی کۆمەلگا لە کۆڕکۆبنەوەکانی گشتی و یان کۆڕکۆبنەوەکانی تایبەتی ناوماڵەکان بێناز بوون لە قسەکی خۆش و بێناز بوونە لە یعنی سۆزێک بەرامبەریان هەبیتن وەرە لە کتابەکە زۆری باشە بە خەڵکەکان و سۆزی هەولێر دێن بەڵام بەگشتی خۆیان ئەو ڕێچکیان هەر دەبژێرن و لەسەر ڕێچکەی دەڵن کە ئەوەی ئێمە پێوە پابندین لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەوان پێوابەر نینە ژیانێک دەژین کە نە ژیانی ڕۆژانەیان کە لە خەو هەڵدەستن خۆشە نەکە خەویش لێ دەکەون لەسەر شوێنە چوار خەویانێ دەکەوی کە شایستەی مرۆڤی دکتۆر باس لە تایبەتمەندیەکانی ئەم ڕۆمانە کرد دەمەوێت باس لە کاتی نووسینی ئەم ڕۆمانم بۆ بکەین ماوەی چەندێکی ویستووە یاخود چەندێک کاتی ویستووە کە باز لە تایبەتمەندێتی و کەسایەتیەکانی ئەم ڕۆمانە بکەیت بڵێ گەر باز لە کاتەکەی بکەین تەمەنی ئەو ڕۆمانە بیرۆکەکەی پێش 25 ساڵە سال 1997 معرەزەکی وێنەی فۆتۆگرافیمان کردەوە ئەو کاتی ناوەندی ڕۆشنبیری قەڵاتمان هەبوو من سەرۆکی بووم لەگەڵ چەند برادەرێکی دڵسۆزی شاری هەولێر هەستان بە کۆکردنەوەی وێنە کۆنەکانی هەولێر ئەوش لە یەک لە پێشانگاکانی هەولێر نمایش کرا و هەر هەمان پێشانگەش هینامە لە سلێمانیش لە ناساندنی خەڵکەکەی خەڵکی سلێمانی خۆشەویست بە مێژوو تاریخی هەولێر لێوێندەش هەر نمایش کراوە لێرە زیاتر لە 120 وێنەی ڕۆژسپی کۆن لەو پێشانگەیە عرض کرابوو لە ناویاندا 25 تا 30 وێنەی ئەو بێنازانەی هەولێرمان دانابوو ئەوەی لێوێندە تێبینیم کرد کە زۆری لەو ئەوانەی دێن سەردان دەکەن لە لای منارە و خەڵات و کەساتەکانی هەولێر زۆر ڕاوەناستن زۆر یادگاریان نییە بەڵام کە دەگەیشتنە لای ئەو بێنازانە وێنەکان هەموو یەک بە دوای یەک بوو هەرێکە گراوەستە هەبوو بە خۆم بە چاوی خۆم دیتوە گریایە هەبوو پێ دەکەنی هەبوو دەیگوت دەیان جێڕاوە گروپ ڕاوە دەستان زیاتر ڕاوەستان و بیرکردنەوە و یادگاری خۆش و ناخۆش لە وێنەی ئەو بێنازانەی هەولێرە بوو لەوێ کە نەیانە نێزیک دەبوومەوە ئەو کاتی زۆر زانیاریم بەدەست کرد یەک دەیگوت هەیە وهای لەگە من کردیە ئەوی دیکە دەیگوت جمعە و قسە خۆشە لەگە من کردیە ئەو دەیگوت مام حەسەن 55 دانایە حەیران و لاوچی لە بۆ من گوتیە هەرێکێک لەوانە بە کورتە چیرۆکەچی خۆی وای لە من کرد لەو کاتیرە من وێنەکان کۆ بکەمەوە و هێدی بە دوادا بڕۆم بەڵام کە نووسینەوە تەبیبکردن و داڕێشتنەوەی نێزیکەی 4 ساڵە من ئامادەکاری بۆ دەکەم و سەر زۆر بە زۆری ئەو زانیارانە کەیتەدا لەگەر خێزانەکانی خۆیان ئەو چ براوی چ برازاوی چمانبی خوشکەکانی ئەوانەیمانە خوارزایەکانی لەگەریان دانیشتیمە یعنی ئەو ژیان نامەی کەتێ لە ناو ڕۆمانەدا هەر ژیان نامەی ڕاستەقینەی هەموو ئەو خاڵێ خۆشبوانەیە ئینشاءڵڵا بە زمانی خۆیانم نووسیتەوە ئەوەی زۆر باشە. دکتۆر تۆ لە سەرەتای قسەکانیدا ئەماژت بەوە کرد کە لە کتێبەکەدا باس لە حەز و خولیای بێنازەکان کراوە دەمێ بزانم
چه حەز و خولیایەک لە بێنازەکاندا بوونی هەبوو بەڕاستی سەرنجی تۆی ڕاکێشە ینی هەندێک جار دەوترێ ئەو کەسانی کە بەخشراون ئەو کەسانی کە بێنازن دڵێکی هێندە پاکیان هەیە دەروونێکی هێندە پاکیان هەیە کە هاوشێوەی منداڵێک خەون بە شتی تایبەت و نامۆوە دەبینن. بێگومان ئەوەی کە ڕۆمانەکەی دەخینیەوە هەر بۆ ئەوەی جەنابتان ئەو ڕۆمانە بەردەوامی تێدا دەبی چەند بەرگیری کەشی بەدوادادێ بەڵام ئەوەی کە لێرە دەخینیەوە ئەوان چاکێمەیان ویستیە حەزەکانی وان لەمە بووە درۆ لەگە یەکترینەکەین ئەوەی ویستەکانیەوە بۆ دزی لە یەکترینەکەین یەکتری نەکوژین دووڕوون نەبین لەگەری یەکتری ئەوان لێرەدا بۆ کۆدێک کە ئەوان قسە لەگەرمە دەکەن من ئامۆژگاریەکانم کردەوە ئامۆژگاری و خەڵکی ئێستا دەکەمەوە تۆ من دوو برادری دیکە لە چەند شارەکانی کوردستان لۆ دوژمنداری یەکتر بکەین لۆ حەزمان لە خۆشی یەکتری نەبی تاکەی بە دوای زێر و زیامەندی یەکتر و ڕسواکردن و قسە بە یەکتر گوتن و یعنی هەر لەوانەی کە باز دەکردن ئەوانەی ناخۆش ئەوانەی ناشرینە تاکەی لەنا ئەو شارە ببینێ بەرامبەر یەکتری بەرامبەر بە خەڵکەکانی دیکە لێرە کۆدێکی من بە شێوەک لە شێوەکانم گوتی کە ئەو دابوونەریتە جوانانەنی کە هەمان بوو لە دەستماندا بۆ لە دەستی بدەین ئایا ئەو کاتی ئەمە جوانتر بووین ئەو کاتی ئەمە بەهێزتر بووین یان ئێستا زۆر لە دابوونەریتەکان نەفرەتی لێ دەکەین و بۆ وای دەزانین بە بێ دابوونەریت و بەبێ هەندێک پرەنسیپی کۆمەڵایەتی ئایا ئەو پێدەر و پێشکەوتن لێرە بۆ کۆدانە ئەوان گفتوگۆمان لەگەر دەکەن بەڵام نە ئەوان بە ئێمە دەژین ئەمەش بێ ئەوان دەژین جوانی هەموو شارێک بە کەلتورەکەی و بە خەڵکەکەیتی خەڵکەکەش ناکرێ هەر هەمووی ئاغابی ناشکرێ هەر هەمووی سەپان بی ناکرێ هەمووی ژیربی ناکرێ هەر هەمووشی بێنازبی کەواتە کۆمەڵگا لێرە بۆ مانایی دێ بە شێوازی خۆی جوانە دەستکاری نەکرێ تۆ ئەگە بێنازەکە لە تەنیژ دانیشت دەتانی خەڵکەکە جیا بکەوە چێ بێنازە چێ ژیرە چێ زانایە چێ نەزانە کەواتە کۆمەڵگە بەوەی جوانە هەموو چینێک لە چینەکانی تێدا هەبی و دەستکاری نەکرێتم بە شێوازێک بە تۆ بتەوێ کۆپی پێستی وڵاتێک یان کۆپی پێستی کۆمەڵگایەک بینی لەسەر ملەتی خۆت بچەسپێنی ئەوە باشە دەبی ئەوەی بکەی نەخێر ئەوەی باشە ئەوەی دەبی بکرێ خۆڕس کاتێکی کە ناو کۆمەڵگایەکان هەیە لە نێوان شارەکان هەیە لە نێوان عشایرەکان هەیە لە ناو خوێندنەکاندا هەیە لە ناو هەم شوێنەکاندا هەیە ئەوە زیاتر کۆدی ئەوە زیاتر ئامۆژگاریەکانە کە لەو ڕۆمانە من بە ناوی ئەو بێنازانە ئالستای هاوڵاتیانی خۆمان و جێنشینەکانی هەر هەموو شارەکانی هەرێممان کردێ. حەسەن 55 لە بەخشراوەکانی شاری هەولێر دەمە بزان لە ڕۆمانەکەدا باسی لەوە کراوە هەروەها کورتێک لە چیرۆکی ئەم بەخشراوەمان بۆ بخەیتەوە دکتۆر. حەسەن 55 لە یەکەمینە بەوەی دەست پێ دەکەن لە منتیقەی خۆشناوەتی شاری هەولێر کە دەکاتە نێوان زەبت 50 کیلۆمەترێک لە هەولێر دوورە ئەو ڕوو لە هەولێر دەکا حەسەنی فەقیر لەبەرەوەی هەردوو چاوەکانی شێوازەکانی خڕ بوو منداڵی هەولێر پیان دەگوت حەسەن 55 دوو پێنجی عەرەبی کە بۆ خۆشماوە 55 دەنووسین حەسەن دەکەکی زۆر خۆشی هەبوو لە بۆ حەیران و لە بۆ لاوک و حەسەن دڵێکی زۆر گەورەی هەبوو لەگە منداڵەکانی تەیراوی بەڵام منداڵانی تەیراوی لەوەی دڵی خۆیان خۆشکەن لۆ ئەوەی حەسەن بەدویانکەوی بە کەرتە کەرپوچ و بەبەردی جۆرا و جۆر بەدویان دەکەت و ئەوان دەیانگوت حەسەن 55 حەسەنیش بەدویان دەکەت و بەبەرد وەڵامیانی دەداوە حەسەن 55 لەو کەسانە بوو کە بەجل و بەرجی کەلتوری کوردی تا مردیش هەردەی پۆشی و پێشی عیب و ئەگەر شەرواڵەکەی ڕەنگ بێت چۆغڵەکەی ڕەنگێک بی بەڵام هەردەی دەیپۆشی و زۆر جار لە خەڵکەکان عەسرەکان بە تایبەتی ئەو پیاوانی گەڕک ئەوجە لە تەیراوی بیان لە لای ناو بازار بی کە دەهات دادەنیشت لاوک و حەیرانیان پێدەگوت دەنگەچگە لە خۆشی هەبوو حەسەن بەنەخۆشی وەفاتی کرد ئەوژی لەو کەسان نەبوو ڕاستە هەموو خەڵکی تەیراوی دەرێن ئەمە قەرداری حەسەنینە لە زۆر شت بەڵام حەسەنی زۆر قەرداری خەڵکی تێراوی تا مرد برسی نەبوو بێجزلک نەبوو بەڵام هەر ڕۆژێ لە شوێنێک
جێی نوشتنی تایبەتی نەبوو زۆر لە مزگەفتەکان و زۆر لە خانە کۆنەکان لێوێ دەنووست ئەوە یەک لەوانەیە کە لە منطقەی خۆشناوەتیاتە و لە هەولێر ئێستا بەناو بانگە ئێستاش کە دەری حەسەن 55 کەسە بوو کە بەدەنگێکی خۆشناوەتی و بەدەنگە خۆشەشی خۆی زۆر جار خەڵکی هەولێری دڵخۆش کردیە. دکتۆر دەمەوێت باز لە ئێستا و لە ڕابردوو بکەیت کە لە ئێستادا ژمارەی توشبوون بە نەخۆشیە دەریەکان یاخود بەخشراوەکان لە چاو ڕابردوودا چەند زیادی کردووە؟ خاتون نەخۆشیەکان پێشتر هەولێر گچکە بوو ئەوانەی کاوانەی تێدا بوو پێش 30 ساڵ تەمەنی ئەو ڕۆمانە پێش 30 ساڵە تقریبان هەولێر گچکە بوو ئەو بێ نازانە هەر لە هەر گەڕەچیبانە بەیانەکەی دەهاتنەوە ناو مرکزی هەولێر کە قەڵات و دەرا پشتی قەڵات و مەحەلە عەرەب و تەعجیل و قەیسەری و ئەو بازاری تەیراوەوانە بوون. ئەو خەڵکانی کە دەهاتە دەرێ بەیانیانیش بۆ کڕینی کەرستە و پێویستاتەکان ئەوانەیان دەدیت کەواتە ناساندن و ناسراوی وانە ئەوە بووە هەولێر گچکە بوو ئەوانەمان هەموو پێکەوە دەیت هەروە لە سلێمانیش ئەگەر ئێستا زیادکاریەکە بکرێ ئەوانەی بێنازەکانی جاران لە ئیدی ئێستا ناسراوترن ئەوەیان یەکیان بۆ مەسەلەکە کە نازدەدا ئەوەی ئێستا زۆرە ئێستا هەولێر زیاتر لە 110 گەڕەکە هەر گەڕەکەک بای خۆی بێنازی خۆی تێدا هەیە بەڵام خەڵکەکەی ئێستا کەمەک نالێم ئەگەر زۆریش نەبی لە جاران باشترن لە ڕووی ئابوووریەوە ئەگەر بێنازە چی هەبی لە ماڵەوە ژوورە چیلۆ دابین دەکات نانەوە ئاوەکەی دەداتن ناهێلی ئەوە بێتە دەرێت بەڵام ئەوانەی ئەمە دەرێن ئەوانەی کە هاتینە هەولێرێ زۆر بە زۆری عائیلەکانیان کە منداڵەکانشیان لە دەستدایە کە بێناز بوونە کە کەتینە ئەو بوارە دەرونیە لە بە نەبوونی پارە و لە بە نەبوونی دۆخی ئابوووریان زۆر لە منداڵەکانیان گەشتینەوەی کە بێناز بوون و نەخۆش بوون و نەیانتانێ لە ماڵەوە ڕاگرن تەسلیمی شارەکانیان کرد شارەکان هەر کەسە شێوک بە شێوەکان ئەوانیان بەخێو کردیەکەواتە لێرە دۆخە ئابوووریەکە بوو ئێستا دۆخی ئابووری خەڵکەکە لە جاران باشترە لەبەرەوەی جاران لە ناو قەڵاتێ لە ناو خانێکی 4 عائیلە 5 عائیلە هەبوو ئەگەر بێنازەکی تێدا هەبا 5 عائیلە دۆخیان تێک دەچووم ئەو شتەیە ئەویان بێنازیان بەرەڵای شار دەکرد و شێوەچی دەبەوە کەواتە ئێستا هەیە بەڵام بێ لەوە شوەزام لە هەموو شارەکان لە هەولێر هێستا یەک لە ئەوە کە سنتەرێک سنتەری نەخۆشە دەرونیەکان هەیە لەوێ کۆیان دەکەنەوە لەوێ حکومەت چاودێریان دەکات بە باش بە خراپ ئەوانەی سەرژێر چاودێری حکومەتن ئەوانەی کە بێخاونن بەڵام زۆری شێ لە ناو ماڵەکان ئێستا خەڵکەکە بەخۆیان بەخێویان دەکەن ناهێن بێنە دەرێ ئەوە زیاتر جیاکارەکەیتی. دکتۆر ئاماژە و بە خەڵکی و ناوچەی هەولێر و سلێمانیدا لەگەڵ مامەڵەی بەخشراوەکاندا لە چاو ڕابردوودا ئێستا مامەڵەی خەڵکی چۆنە بەرامبەر بە بەخشراوەکان؟ ئێستا زۆر لە بەخشراوەکانمان لە بەناوبانگەکانی کوردستانە نەیانی لە سلێمانی ئەوێ من چەندجار لە کۆڵە تۆماتەکانی کاک حەمەیە و نادام چەندێک هەیە ئەو بەخشراوانە بەڕاستی شەنسیان هەیە یعنی لەسەر مشتەوەی زۆر لە قیادەکانی کوردی وەچوان ناسراوە خەڵک خۆشیان دەوێت ئیتمامیان پێدەرە لەگەریان دادەنیشن ئەوەش یەک لە ئەوەکانی بابرێن تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە هەولێرش هەمان شت لە هەولێر ئێستەمە 1-2 بەخشراومان هەیە یان بابرێن بێنازمان هەیە هونەرمەندن ینی دادەنشی سازی لێ دەدا و قسەی خۆشر لێ دەکات هەر ئەوی شەرکە نەخۆشی دەرونی هەیە کەواتە ئەوەی هەندێکیان ئەوەگەن ناسراوە بن لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەو بە شەنسن و خەڵکە زۆر خۆشیانی دەوێت و جێژی خۆشیان زیاتر کردیتەوە لە بینی هەموو شارەکانە لە جیهاندا لەوەکەیە نەفر هەیە لە هەولێرێ بێنازە لەوانە لە بەڕێتانیا و لە ئەمریکا و لە تورکیا و لە ئەوانەی خەڵکی ئەو شارەنە کە کوردن خەڵکی سلێمانی لە خەڵکی دۆک و خەڵکی ئەو هەرێمەنە لە وڵاتانی دەرەوە لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکان و تەلەڤیزیۆن و هەموو شێوەکانی کە ئێستا بەردەستەوە ئاسانترە چاودێری دەکرێن و لای شیان بۆ دەکرێت و خەڵک خۆشیانی دەوێت ئەمە لە هەولێر هەندێکمان هەیە دادەنیشت کە ناتەنێ بێنازە بەڵام لە شێوەکان عقدەی دەرونی هەیە سوڵتەی خیاری هەموو هەرێمی کوردستان نەسیحەت دەکات دەبێ وا بکەی وا بکەی ڤیدیۆکانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی یوتیوب سەروی ملیۆنە کەواتە شێوازی بێنازەکانی جاران
لەگەڵ شێوازی ئێستا جیاکارێکی لەوەی هەبووە زۆر بە زۆریان هەندێکیان لە لای هونەریان گرتێ هەندێکیان لای سیاسەتیان گرتیا بەڵام وەک دەرێن وەک زارانیش بی ئێستا دەرێن داگوت شێت لە گوندێ وەلیە لە شار فەیلسوفە تقریبا وادە ئەو دیسان ئەو قسانە دووبارە دەبیتەوە زۆر کەس لە هەولێر لە تۆرە کۆمەڵاتیەکان کە گوێ لە هەندێک لە بێنازەکانمان دەبیان لە هەندێک لە نەسیحاتەکانیان یان وتارەکانە کە بڵاو دەکەنەوە فەلە کەلیمەی ئەوەی پێ دەگوترێت ئەو فەیلسوفە لە سیاست لۆ کەس گوێ لە ڕناگری لۆ کەس قسەی لە بۆ ناکاتن ئێستا وهای دۆخەکە زۆر باشە دکتۆر تۆ لە نزیکەوە گوێبیستی چیرۆکی بەخشراوەکان بوویت و لە نێو قسەکانیشدا پێشکەمێک بەر لە ئێستا باست لە تۆڕە کۆمەڵایەتەکان کرد ینی زۆر ئێستا بینین تۆڕە کۆمەڵایەتەکان یاخود لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا کەسانێک گاڵتە بە بەخشراوەکان دەکەن یاخود بەخشراوەکان بەکاردێهێنن بۆ بەرزکردنەوەی لایک و ڤیو با بڵین ئەکتیڤی پەیجەکانیان منەمەوێت لە زاری تۆ بیبیستم کە تۆ لە نزیکەوە گوێبیستی چیرۆکی بەخشراوەکان بوویت دروستە بە شێوازێک لە شێوازەکان گاڵتە بەخشراوەکان بکرێت یاخود بە شێوازێکی نادروست مامەڵایان لەگەڵدا بکرێت خۆ خۆی لە خۆیدا نیوەی ژیانی لێدەستدا لە هەموو تەمەتوعکردن لە ژیان و لە خۆشیەکانی ژیان هیچی لێدەست نەما گاڵتەی چی پێ بکرێت ئەوە دەگەڕێتەوە سەر پەروەردەی ئەو کەسەی کە بەرامبەر بێنازێکدا دەنیشتن گاڵتەی پێ دەکە یان بێنازێک بۆ خۆی لە منازی خۆی بۆ بەرزکردنەوەی هەندێک شت بەکاری دێنی ئەو پێم وایە لە نەک بێنازە ئەوە ببوورە لەو زەوشێ ئەوە بێ پەروەردەیە ئەو بێڕەوشتە ئەگەر نا بێناز بەخۆی پۆپولەکە لەسەر زەوی تۆ دەبی نازی پێ بدەیت تۆ دەبی شتێکی پێ ببەخشی وەک جەنابتان دەرێ شتێکی بۆ بکەیت دڵی پێ خۆشکەی نەک دانیشی ینی هەندێک گوشەی ناشرین و هەندێک تەسەڕفاتی ناشرین بەرامبەر بە بێنازە بکەی ینی بەخۆی لەسەر زەوی لە هەموو شتێک مەغدورە لە هەموو شتێک بێنازە تۆی دێنێ سەر ئەوە ژەمێتە سەر ڕەوشتی ئەو کەسەی و من پێم وایە ئەویان بێناسترە لەوەی شێتترە ئەگەر لە دنیا تێبگە لە ژیان تێبگە لە سروشت و لە پەروەردە چی ڕاست و دروست کراوی قەت ناویتن بە هیچ شێک لە شێوەکان بەلای بێنازەکانیشدا بچیتن نەک قسەیان پێ برێ و سوکایەتیان پێ بکە زۆر چاکە دکتۆرە مێ بزانم گورێخان کێ لە کتێبەکەدا ئاماژەی پێکراوە و هەروەها مێ بزانم چیرۆکی ئەم خاتونە بەخشراوە چییە؟ گولێخان ئافرەتەکە کوڕێکی 19 ساڵی لە حربی عێراق و ئیران لە قادسێ سەدام حوسێن دەکەوێتە دەست ئیرانیەکان بە برینداری لە دوایە شەهید دەبێ ئەو خەبەرەی لۆدەینی مەیتەکەشی ناگەڕێتەوە ئەو خەبەرەی لە بۆ بەنامەیەکی حکوومەتی عێراقی پێدەدەن لە زاخۆ خەڵکی زاخۆ دەبی ئەو مەتیقەی دەبی گوڵێخان لەگە خینەوەی نامەکەی کە پێی دەدەن لەوێندەر تووشی ئەو تێکچوونی دەرونیە دەبیتن لەوێنەڕا بەرەو هەورێر دێ خەڵکێک دەرێن بەرەو هەولێریان هینایە خەڵکێک دەرن بەخۆی سواری سیارە دەبی لە جادەی سوورچیان لە لای شێزمەتری لەوێ دەمینێتەوە نێزێکی 40 ساڵ بوو 40 ساڵ بوو لە هەولێر بوو هەر لەوێ سەریناوە وەفاتی کرد حەزی لە چای بوو بچوە هەرزێکی لێگۆ چام بدەنێ بەڵام یەک قوم چای دەخواردەوە حەزی لە زغارێ بوو زغارەکە لە قونکەکەی حتا قونکەکەی پێی ناخۆش بوو بچێشی بەڵام کە شتێکی کەم لە ناو قونکەکەی دەماوە لە عالیش باهری دەگرتەوە دەی خواردەوە فەلسەفەی گولێخانی لەوەی بوو کە هەر کاغەزێک لە زیەکی بدیت بە نووسرا وایە محاولە دەکرد کاغەزە هێک لە ناو باغڵی خۆی دەنا دەگوت نەوە کە خەبەرێکی خۆشی تێدابی با نەگاتە خەڵک لێرە بۆ شێوازەی من باسم کردێ کە گوڵێ لەوێندە ڕادێتە هەولێرێ یەکەم جا لەگەر یەک لە کەسی هەولێردا دەنووشی دەری ئەو نامەیەم لۆ بخینەوە خەڵکی هەولێر دڵیان نایان پێ بڵێ کە تو کوڕەکەت لە قادسەی سەدام کوژرایە و شەهید بۆ بەدەست دوژمنەکانی لێرە ئەوەیە کە لەوێ ئەو لە زاخۆی کەڕا دەکا دێتە هەولێرێ هەولێر دڵ و باوەشی لۆ دەکاتەوە و خێوی دەکەن لە ناو ماڵە هەموو خانەدانە و وەگزادەکانی سوورچیەکان جێ دەکەنەوە و
هاشتوی لە ماڵەکی دەبی وەک ئافرەتەک زۆر خۆشیان دەوێت کە وەفاتیشی کرد گەورەترین تازیان لۆدانە ئەوە بوو بێنازی گوڵێ گوڵەی بێنازیش زۆر برادەری حەسەن 55 دەبی زۆر زاپێکەوە دادەنیشتن زۆر زاپێکەوە بە لاوک و حەیرانیش لە دوو یەکتی دەرێنەوە ئەوە گوڵەخانە. ئیمپراتۆریەتی هەیاز ببوورە بەرگی تری دەبێت دکتۆر یاخود تەنها بسوود و بەخشرا و بەڵێ بەرجیتر دەبی بەردەوام دەبی بەڵێ بەرجی دووەمی شیوی واکاری لەسەر دەکەم نازانم چەند کاتی دەوێت بەڵام کاتی دەوێت بەرجی دووەمی لەو ڕۆمانە لە دوایین ئەو بێنازانەی هاولێر ئیمپراتۆریەتەکەیان هەرەز دەینی سەر ناکەوی خۆشەویستیان بۆ خەڵکی هەولێر ویان لێ بکە هەمویان بگرێن و هەمویان بگەڕێنەوە و خەڵکی هەولێرش بە دوایاندا دەچن و دەیانگەڕێنەوە و بەڵام ئەو جارە ڕۆمانەکە بۆ شێوەی دەست پێ دەکە هەرەوەن دێتتام لە ڕۆمانەکەی بگەم تا لەزەتی خوێندنەوەی تێدا بمینێتن لە بۆ خوێنەر لە بەرجی دووەم لە ساڵی لە هەبینی نێوان هەردوو زەنجی جیهانی یەکەم و زەنجی جیهانی دووەم باسی هەموو تەوەرەکانی ژیان باشی هەموو بوارەکانی ژیان خەڵکی هەولێر دەکا لە بینی ئەو دوو زەنجی جیهانی یەکەم و زەنجی جیهانی دووەم لەوێندەرا ئەو 22 بێنازە بە ڕێزەی شاری هەولێر دەست لە کاروباری حکوومەت وەردەدەن هاوبەش دەبن لە ئیدارەکردنی شاری هەولێر هەیە زەویتە جێگری سەرۆکی متەسەرفی شاری هەولێر حقوە چوامدان هەیە ئیشاڵە شتی جوانی تێدا دەبی ئەویان بەرجی دووەمە. بەڵێ دکتۆر محەممەد علی نووسری ڕۆمانی ئیمپراتۆریەتی هەیە زۆر سپاس بۆ ئەوەی کار لە هەولێرەوە لەگەڵ ئێمەدا بووی دکتۆر. سپاس بۆ ئێوەش دووبارە دەستان خۆش و سپاس بۆ هەموو بینەر و بیسەرانی NRT عزیز. زۆر سپاس. خۆشەوی